نەوجەوانان یاخود بە دیاریکراوی بڵێن یەک لەو تەمەنەی کە لە 10 هەتا 20 تەمەنێکی زۆر ناسکە زۆر هەستیارە ئەو یەکێک لەو پرسە گرنگانەش بایەخدانە بە نەوجەوانان و یاخود بڵێن هەرزەکاران بەگشتی و پشتیوانیکردنیان هەر لە ڕووی دەرونیەوە بێ و لە ڕووی جەستەییەوە بێ و کوتم لە برەوەی قۆناغی نەوجەوانی قۆناغێکی زۆر هەستیارە هەم لە ڕووی جەستەیی و دەرونیەوە ئەوەی گرنگاوەیە کە ئێمە بتوانین هاوکاریان بکەین یارمەتیان بین لەو تەمەنە هەستیارەیە حکوومەت هێرێمی کوردستان و بە دیاریکراویش وەزارەتی تەندروستی سەرپەرشتی دانانی هێڵێکە کات کە هێڵی گەرمی نەوجەوانانە بۆیە ئێمە میوانداری کاک ئاری محەممەدمان کردووە کە بەڕێوبەری هۆبەی ڕۆشنبیریە لە وەزارەتی ڕۆشنبیری بۆی کا بەڕێزیان بۆم ڕوونکاتەوە ئەم بیرۆکەیە کەی دروست بۆەوە چۆن و چۆن هاوکاریانەکە بە خراتی کاگاری بانیت باش ڕۆژێکی باش بۆ ئێوە کاگاری ئێمە پێشۆی بچمە سەر هێڵە گەرمەکە سێرێک ینی بچینەوە بەسەر ئەو راپۆرتی کە هاوکارانمان ئامادەیان کردبوو لە سلێمانی منداڵێک لەو تەمەنەیە پێویستی بەوە بێت پێی وایە کە ئەگەر لای خێزانەکە یا لای نزیکترین کەسی گرفتێکی باس بکات ئەی بەیە گاڵتەی پێیەکەن ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئێوە بیر لەوە بکەنەوە هێڵێکی لەو شێوەیە دامەزرێنن سەرەتا زۆر سپاس بۆ میوانداریەکەتان لە ڕاستیدا کۆمەڵک هۆکاری تریشان لە پاڵ ئەم هۆکاری کە جنابتان باستان کرد وای کرد کە ئێمە بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی UNFPA و کۆمەڵی توگێدەر یاخود کۆمەڵی بەیەکەوە ئەو بیرۆکەیە دروست بوو کە قۆناغی هەرزەکاری قۆناغێکی ڕاگوزەرە یعنی تایدا نە ئەو مناڵە نە مناڵە تاوەکو مامەڵەی مناڵانەی لەگەڵ بکەی و نە کەسێکی باڵغ و عقلی تەواویشە تاوەکو بتانی وەکو گەورەیەک مامەڵەی لەگەڵ بکەیت ئەم قۆناغا وا دەکا کە ئەم منداڵەش کاتێک کە ئەو هەموو گۆڕانکاریە با بڵێن لەلایەنی سۆزداریە لەلایەنی عقلیە لەلایەنی جەستەیە کە گۆڕانکاریانە ڕوودەدا دوو جۆر ڕفتاری تێیدا دەبینی ڕفتارێکە مناڵانەیە ڕفتارێکیشیان گەورانەیە لەبەرەوە دایک و باوک لەو قۆناغا لەوانەیە نەتوانن بە شێوەیەکی دروست مامەڵە لەگەڵ منداڵەکەیان بکەن چونکە دەبێت بە دوو شێواز مامەڵە لەگەڵ منداڵەکەیان بکەن لەم قۆناغەدا و خودی هەرزەکارەکەش بەهۆی ئەم گۆڕانکاریانی کە ڕوودەدا خۆیشی هەندێک جاران هەز دەکا کە نە ئینسانێکی کامل و بالغ و عاقلی تەواوە تاوەکو بتوانێت بەم جۆرە مامەڵی لەگەڵ بکرێت و نە مناڵی جارانی ژماوە تاوەکو بە شێوەیە با بڵێن بە شێوەیەکی وەکو مناڵ مامەڵەی لەگەڵ بکرێت ئەوە شوا دەکە ئەو مناڵە پێویستی لە قۆناغی هەرزەکاریە پێویست بەوە دەکا کە کەسانێک کە بندەستی بگرن تاوەکو بتوانێت ئەم قۆناغە ڕاگوزەرە بە شێوەیەکی سەلامەت تێبپەڕێنێت تاوەکو دەگاتە ئەو قۆناغی کە پێی دەگوترێت قۆناغی باڵغ بوون قۆناغی عاقڵ بوون و یاخود پێگەیشتنی تەواو ئەمە یەکەکە لە هۆکارەکان هۆکاری دیکە ئێمە تێبینیمان کردووە کە هەرزەکار لەوانەیە نەتوانانی هەم شتێک لای دایکیان لای باوچی باسی بک بە حکمی ئەوەی کە با بڵێن زۆرێک لە شەرم یاخود لە ڕێزلێنان لە نێوان مناڵ و لە نێوان دایک و باوکەیە یاخود زۆرێک لە ترسەیە لەبەرەوە ئەم مناڵە پەنا دەباتە بەرچی داوای لەوانەیە پرسیار یاخود داوای ڕاوێژ لە هەرزەکارێکی وەکو خۆی بکە باشە ئەگەر لێرەیە من مەجالێک بدۆزینەوە ئەمەوێ بێمەوە سەر سەرەتای دروستبوونی هێڵە گەرمەکە ئەو هێڵی کە تایبەتە بن نەوجوانان چەند ساڵە ئێوە دەست بەکار بوون کاری تیاکەن ئەو متمانەی هێڵەکە هەیە لە لای گەنجان لای نەوجوانان بە دیاریکراوی ئەو تەمەنە کە ئەگەر لە ڕووی نێ شەرمێکی هەبێت لەگەڵ دایک و باوک و کەسە نزیکەکانیە لە بروی کەسەکە نابینێت تەنها بیستێت دەردە دڵی خۆی بۆ بکات بڵێ خۆی ئەم هێڵە لە مانجی دەی ساڵی 2020 دەستی بەکار کرد یەکێک لەو هۆکارانەی کە بووە ئەوەی زۆر ئەم هێڵە لە ناو خەڵک یاخود لە ناو هەرزەکاران نەناسرێت بوونی کۆڤید بوو قوتابخانەکان داخرابوون خوێندن ئەلکترۆنی بوو ئێمە بۆ ئەوەی ئەم هێڵە بناسرێت زیاتر لە 5,000 پۆستەر لە چاپدرا دابشکرا بەسەر هەموو قوتابخانەکانی هەرێمی کوردستان تاوەکو هەرزەکار بتانی ئەم پۆستەرە بخوێنیتەوە و بتوانانی ڕاستە و خۆ پەیوەندیمان پێوە بکە بۆ ئەمە بەستە لە وەزارەت دوو کادری ستافی تەندروستی کە هەردوو هەڵگری بڕوانامەی ماستەرن
لە بواری دەروونناسی شارەزان ئەم دوو بەڕێزە چەندین خولی ڕاهێنان و شیاندنیان وەرگرتووە تاوەکو بتوانن شارەزا بن لە بواری باڵێ هوەری پەیوەندیکردن کۆمیونیکیشن سکیلز لەگەڵ چەندین جۆری تر لە خولت فێریان بکەن چۆن شێوازەکانی دروستکردنی پردی پەیوەندی و متمانە لە نێوان خۆیان و لە نێوان ئەو هەرزەکارەی یاخود دایک و باوکی ئەو هەرزەکارەی کە تەلەفۆن دەکەن. جۆرێک لە متمانە بەڵێ پێیا بووە چونکە بەپێی ئەو راپۆرتانی کە پێمان دەگاتن کۆمەڵێک هەرزەکارمان هەیە کۆمەڵێک دایک و باوکمان هەیە زیاد لە چلەمین جارە پەیوەندی دەکەن خۆشی ئەم هێڵا بیدایەت سەرەتا کە تەلەفۆن هەڵدەگری ئەو بەڕێزەی کە لەسەر هێڵا کار دەکا هەوڵ دەدا لە یەکەم چرکەوە جۆرێک لە متمانە و پەیوەندی لە نێوان خۆی و لە نێوان ئەو کەسە دروست بکە کە پەیوەندی کردووە بە تایبەت کە هێڵەکە بە تەواوەتی نهێنیە ئینجا پاڵپشتی کراوە لە لایەن وەزارەتی تەندروستی واتە هێڵەکە فەرمیە هێڵک نییە لابەلابی یاخود دیار نەبێت هێڵەکە لەبەرەوە ئەو خانەوادانەی کە پەیوەندیان کرد یاخود ئەو هەرزەکارانەی کە پەیوەندی دەکەن دڵنیان 100% کە ئەم نهێنیانە ناستە دەرەوە چۆن ئەم دڵنیاییەتان داوە بۆ کەسانە بە ئاستی یاخود ڕێژەی پەیوەندیەکان ئەیسەلمێنن کە متمانەیەکی تەواو لە ناو کۆمەڵگە و ئەم هێڵانە هەیە کە فەرمین بڵێ چۆن دەزانین متمانە لە نێوان باڵێن ئەم هێڵە و لەگەڵ بەرامبەرەکەی دروست بووە ئەم هێڵە زیاتر کارەکەی ڕاوێژکاریە بەمانای کاتێک کە گرفتەکەی خۆی باز دەکا ئەم هەرزەکارە ئەم هێڵە نایێتە دەخول بکە ڕای لەسەر فەرز بکە تەنها حاڵەتەکەی بۆشی دەکاتەوە لە کاتی شیکردنەوەی حاڵەتەکە کەسەکە سەرپشک دەکات لە وەرگرتنی یەک لەم ڕایان یاخود لەم بژاردانە ئەمە وا دەکەم هەرزەکارە هەست بە بوونی خۆی بکە کاتێک هەستی بە بوونی خۆی کرد بە دڵنیاییەوە ئەم هێڵە یارمەتی دەدا لەسەر هەڵبژاردننی دروستترین ڕا یاخود دروستترین بژاردە بەم شێوەیە پردی متمانە لە نێوان هەردوو لە دروست دەبێت ئێمە یەکێک لەو گرفتانی ڕاستەکەی هەمانە ئەوەیە لە کاتی بوونی کۆڤیدا ئەم هێڵە دەستی بە کار کرد لەوانەیە ئەم هێڵە بە تەواوەتی لە سەرتاسەری کوردستانە نەناسرابێت سەرڕای ئەوەی کە لە ڕێی هەرسێ هێڵی مۆبایل زێن کۆڕک ئاسیا پەیامی تەندروستیمان ناردیە وەکو وەزارەتی تەندروستی کە ئەم هێڵە گەرمە هەیە لە هەموو خولەکانی ڕاهێنا لە سنتەرەکانی لاوان لە هەر شوێنە کە زانی بێتمان گەنج و هەرزەکاری تێدا هەیە هەوڵماندایە کە ئەم هێڵە بناسێنین بەڵام لەگەڵ ئەوەش هێشتا ینی نەگەیشتە ئەو ئاستەی کە ئێمە ئومێدمانە بە تایبەت کە دوو هێڵە هەیە هێڵەچیان لە کوردستانە هێڵەچیان لە بۆ ناوەڕاست و خواروی عێراقا باشە ئاستی پەیوەندیەکان چۆنە ئایا هۆشیاری کۆمەڵگا گەشتۆتەوە ئاستی کە پەنابەرن بۆ هێڵێکی لەو شێوەیە بۆ کەسانێکی شیا و شارەزا و پسپۆر لە بواری دەرونیدا تا هاوکاریان بکەن یان وەکو بینیمان لە راپۆرتەکەشدا دایکێک وتی پێویستەکە نەوجوانان لەگەڵ خوشک برا باوک باسی بکەن کێشە و گرفتەکانیان باس بکەن کەواتە ئێوە پێمان بڵێن ئاستی هۆشیاری کۆمەڵگا لە چه ئاستێکە بەڵێ خۆی لە ڕاستیدا بوونی هێڵی گەرم و کەسێک کە تۆ نەتوانی بیبینی بەڵام قسەی لەگەڵ بکەی شتێکی نوێ لە ناو کۆمەڵگەکەمان و ئێمە بەپێی ینی ئاستی خانەوادەکە پرسیار دەکەین بۆ نمونە کەسەکە خۆی ئەم هەرزەکارە خوێندەوارەیان نا لە چ قۆناغێکی خوێندنە ئایا دایک و باوکی خوێندەوارن یان ئاستی خوێندەواریان چییە پاشان خۆمان کاتێک کە بمانەوێت لەگەڵ دایک و باوکی ئەم هەرزەکارە قسە بکەین هەر لە سەرتاوە ڕای هەرزەکارەکە وەردەگرین ئایا دەتوانین لەگەڵ دایک و باوکت قسە بکەین بە تایبەت ئەگەر زانیمان ئەم هەرزەکارە بەتەنیا ناتوانێت گرفتەکانی چارەسەر بکە ئەگەر زانیمان دایک و باوکەکە لەوانەیە بەشێک بن لە گرفتەکە هەوڵ دەدەین بە شێوەیەک لە شێوەکان بە تایبەت ئەگەر هەرزەکارەکە ڕازی بوو و قبولی کرد لەگەڵ دایک و باوکەکە قسە بکەین کە ئێوە بەشێک لە گرفتی ئەم مناڵەتان ئێوەن هۆکارن بۆ گرفتەکە و چەندین حاڵەتی واش بووە
خۆی لە ڕاستیدا مانگانە ئێمە دەوروبەری یعنی 50 تا 60 پەیوەندیمان پێوە دەکرێت بەڵام بەپێی ئەو پلانەی کە ئێمە دامانایە هێشتا لەو ئاستەنیە کە ئێمە دەمانێەوە ئێمە ینی ئومێدمانە کە پێی بگەین بەلاینی کەم مانگانە ئێمە پێمان خۆشە بەلایانی کەم 200 یاخود زیاتر پەیوەندی پێمانەوە بکرێت چونکە بەپێی ئەو زانیاریانەی لە دەستمانە دەزانین گرفتی هەرزەکاری یەکجار زۆرە کەواتە گرفتەکان زۆر لەوە زیاترە کە پەیوەندی بە ئێوە بەڵێ بەدڵنیاییەوە وتان نزیکەی 50 حاڵەتان هەیە باشە لە ڕووی تەکنیکیەوە ئێوە لە چه ئاستێکی وادان کە بتوانن هەر کەسێک بە هەر نەوجوانێک بێت زۆر بە ئاسانی بەردەست بێ بۆی ئەو پەیوەندیە پەیوەندیەکە ژمارەکەی و جۆری پەیوەندیەکە تا چەند لەسەر ئەو کەسە ئەکەوێت چۆنە واتە لە ڕووە تەکنیکیەکەیەوە چۆن هاوکارن بڵێ خۆی لە ڕووی تەکنیکیەوە یەکەم شت ئەم هێڵە بێ بەرامبەرە و زۆر بە ئاسانیش بەردەست دەبێت خۆی ژمارەی تەلەفۆنی 8 00 حوت یعنی هەموو کەسێک دەتوانانی بە ئاسانی پەیوەندی بکە لە هەر هێڵێکی 4 بڵێ بە ئاسانی دەتوانن بگەن بەم هێڵە اینجا لەبەرەوەی ئەسڵەن خۆیان ئەوانەی کە پەیوەندیەکان وەردەگرن کەسی پسپۆرن و سەرڕای پسپۆڕیەکەیان چەندین خولیشان بینیوە بەپێ ئەم دەستە تەمەنی کە قۆناغی هەرزەکاری پسپۆڕان دەیکەن بە 3 قۆناغ بەپێ ئەم دەستە تەمەنی کە با بڵین ئەم هەرزەکارێت تێیدایە ئەوان دەزانن چۆن و چ پرسیارێک و بە چ شێوازێک لەگەڵ ئەم هەرزەکارە ئاخاوتن دەکەن و چۆن وا لەم هەرزەکارە دەکەم بتوانیتن زۆر بە ئاسوودەی و بە مرتاحیەوە بتانی پرسیارەکانی خۆی یاخود گرفتەکەی خۆی باز بکە اینجا لە بەرامبەردا ئەم ئوسلوب و شێوازانە بەکاردێت کە وا لە هەرزەکارەکە دەکات هەم هەست بەبوونی خۆی بکات هەم دەستیشی دەگیرێ و یارمەتی ژەدرێت لەسەر هەڵبژاردننی بڕیاری دروست بۆ چارەسەرکردنی گرفتەکەی خۆی باشە تا چەند توانی وتانە لە ڕێگەم هێڵەوە تونند و تیژی بەرامبەر بە نەوجوانان کەم بکەنەوە ئێمە ئەم پەیوەندی تەلەفۆنیانەی کە بەپێ ئەو راپۆرتانەی کە پێمان دەگات ئەم حاڵەتانەی کە هەست کراوە تونند و تیژەکە لەلایەن دایک و باوکانەوەیە لەوانەیە ئێستا ئەو دایک و باوکانی کە پەیوەندیان پێمانەوە کردیە لەوانەیە باش ئێستا بزانن کە ئێمە چۆن لەگەڵ دایک و باوکان قسەمان کردووە چۆن دایک و باوکان هەستیان بە هەڵەکانی خۆیان کردووە و چۆن وامان کردووە کە ئەم دایک و باوکە بچی داوای لێبوردن لە مناڵەکەشی بکوە بە عیبەشی نەزانێت چونکە ئەمەش ئینسانە و ئەو مناڵش قۆناغی هەرزەکاریش بەشێکە لە دروستکردنی کەسایەتی تەواوی ئەم هەرزەکارە بۆ ئەوەی ئەم هەرزەکارش هەست بە بوونی خۆی بک بزانانی ئەندامێکی کارە لە ناو خانەوادەکە نەک تەنها وامان کردووە پەیوەندی نێوان دایک و باوک و ئەم هەرزەکارە باش بێت بەڵکو وامان کردووە دە ئەم دایک و باوکە زۆرێک لە بەرپرسیارەتی و مەسئولیت بدات بە منداڵە هەرزەکارەی و ئەم هەرزەکارە هەست بە زۆرێک لە بەرپرسیارەتی بکات کە منیش کەسێکم لە ناو ماڵ هەر ئەوە نییە من داوای شت بکەم بۆم بکرێت بەڵکو منیش کۆمەڵێک بەرپرسیارەتیم لەسرە منیش دەبێت لە ئاستی ئەم متمانە و بەرپرسیارەتی دابم بە تایبەت کە ئەم قۆناغە کۆمەڵێک لەوانەیە گرفت دروست بکە بە تایبەت لە دەرەوەی ماڵ لەوانەیە ئەم هەرزەکارە کوڕ بێت یان کچ لەوانەیە ئەم قۆناغا بە حکمی گۆڕانکاری هۆرمۆنی و جەستەیی حەز بکات لەگەڵ ڕەگەزی بەرامبەری پەیوەندی دروست بکات لەوانەیە خۆی و خانەوادەکەی تووشی گرفت بکات کەسی بەرامبەر و خانەوادەکەی بەرامبەریشی تووشی گرفت بکات ئێمە لە ڕێی مامەڵەکردنی دروست و پێدانی ڕاوێژ بە دایک و باوک توانیتمان گەلێک لەو گرفتانەی کە لەم خانەوادانە هەن ئەم گرفتانە چارەسەر بکەین و پەیوەندێکی باش لە نێوان دایک و باوک و ئەم هەرزەکارانە دروست کاگاری ئەگەر بە کورتی پێم بڵێ پلانی ئایندەی ئێوە چییە؟ ئێمە لە پلانی ئایندەمان تەبعاً یەکێک لە پلانەکانمان ئەوە بوو حەزمان کرد ینی هەڵمەتێکی باش دروست بکەین جارێکی تر سەرڕایەوەی کە یەک دوو هەڵمەتی ترمان کردووە کە ئەم هێڵە بە خەڵک بناسەنین بە هاوڵاتیان تاوەکو سوود لەم خزمەت گوزاریە ببینن کە بێ بەرامبەرە و وەزارەتی تەندروستی فراهەمی کردووە ئەمە لە پلانی یەکەممانە پلانی دووەمان ئێمە
بەردەوام خولی ڕاهێنان بۆ ئەم کارمەندانی کە با بڵێن ئەم ستافەی کە لەسەر ئەم هێڵە ئیش دەکەن بۆیان دەکەینەوە تاوەکو بەهێزتر بن و بتوانن باشتر و باشتر پەیوەندی لەگەڵ کۆمەلگە دروست بکەن بە تایبەت ئەوانەی پەیوەندی دەکەن لە پلانماندا وە کردوشمانە هەر بەوەندە نەوەستین کە تەنها پەیوەندی وەرگین بەڵکو لەگەڵ قوتابخانەکان و لەگەڵ هەموو ئەو لایەنانەی کە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ پەیوەندیان لەگەڵ هەرزەکار هەیە خولی ئۆنلاینیان بۆ بکەینەوە یارمەتی ئەم دەستگا و ئەم دامەزراوە حکومیانە بکەین کە لەوانەیە هەرزەکاران بە ڕاستەوخۆ ناڕاستەخۆ پەیوەندیان لەگەڵ هەبیت چۆن وا بکەین گرفت بۆ نمونە ئەگەر بۆ وەزارەتی ڕۆشنبیریە ئەگەر بۆ وەزارەتی تەندروستیە ئەگەر بۆ وەزارەتی ناوخۆیە ئەگەر بۆ هەموو ئەو وەزارەتانەی کە لەوانەیە پەیوەندیان لەگەڵ هەرزەکار هەبی بتوانین گرفتیان بۆ کەم بکەینەوە لە ڕێگەی ئەم هێڵەوە بۆ هیوان کاک ئاری محەممەد بەڕێوبەری هۆبەی ڕۆشنبیری لە وەزارەت ڕۆشنبیری زۆر سپاس کە لەگەڵمان بووی بە هیوان کە کارەکانتان دەرەنجامی باشتر و سەرکەوتوتری هەبێت زۆر سپاسان دەکەین.